جعفر شێخ مستەفا فەرماندەی هێزەکانی هەفتەی پێشمەرگە ڕایگەیان دەستپێکردنی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی حەویجە پێویستی بەڕێکەوتن و هەماهەنگی هەیە هاوشێوەی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ. لەلایەکی ترەوە وەستا ڕەسوڵ فەرماندەی میحوەری چواری باشووری کەرکووکی هێزی پێشمەرگە دەڵێت دواخستنی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی حەویجە چەند هۆکارێکی سیاسی و سەربازی لە پشتە. وەستا ڕەسوڵ ڕاشیگە هێزی پێشمەرگە بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنەکە ئامادەیە و چەند جارێکیش بۆ ئەم مەبەستە لەگەڵ حکومەتی عێراق کۆبوونەوە کراوە، بەڵام حکومەتی عێراق بۆ دەستپێکردنی ئەو ئۆپراسیۆنە ئامادە نییە. دکتۆر نەجمەدین کەریم پارێزگەری کەرکووکیش تەکید دەکاتەوە حەویجە بۆتە شوێنی دەڵدەدانی تیرۆریستان بە پێویستیشی دەزانێت بە زووترین کات ئۆپراسیۆنی ڕزگارکردنی حەویجە دەست پێ بکات. سەلیم جوبوری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش لە لێدوانێکدا ڕایگەاندووە بە هەوڵی هێزە هاوبەشەکانی سوپای عێراق شان بەشانی هێزی پێشمەرگەی کوردستان لە هێندێکی نزیکدا لە حەویجە و تەلعفەر سەرکەوتنی گەورە بەسەر تیرۆریستانی داعشدا تۆمار دەکەین و بە یەکجاری دەسەڵاتی داعش لە عێراق کۆتایی دێت.